بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێت لەم دیبەیتە تایبەتە خۆشحاڵم هاتوومەتە خزمەتتان لەو کاتەی کە هاوڵاتیانی کوردستانیش عەوداڵی وەڵامن و مەبەستیانە وەڵام بۆ گومان و پرسیارەکانیان وەربگرنەوە. دیارە باسوخواسی شەقامی کوردستان و لە هەمووشی گرنگتر پارلەمانی کوردستان کە ئێمە ئێستا لە حرەمیداین ئێستا قسەکردنە لەسەر چاکسازی یاخود ڕێخستنەوەی موچە و ئیمتیازات و ئەوەی بە ناوی جیاوازەوە چۆتە ناو هاوڵاتیانەوە. ئێمە مەبەستمانە ئەم شەو کۆمەڵێک پرسیار بکەین، بەڵام جەوهەریترین پرسیار کە مەبەستمانە وەڵامی بۆ وەربگرینەوە ئەو پرسیارەیە، ئەم چاکسازیە، ئەم پاکسازیە، ئەم ڕێخستنەوەیە چی تێدایە بۆ هاوڵاتیەکی کەم دەرامەتی هەرێمی کوردستان، چی تێدایە بۆ مامۆستایەک، چی تێدایە بۆ کەسێکی کە 44 ساڵ 45 ساڵە خزمەت ئەکاو ئێستا خانەنشین کراوە، چی تێدایە بۆ ئەو گەنجەی کە چەندین ساڵە یەکەمی زانکۆ بۆ و ئێستا ئەیەوێت دابمەزرێت، بۆ ئەو کەسەی کە خەریجە و ئەبینێ کە کەسانی دیکە بە پلە و ئیمتیاز و بە پارەی زۆرەوە بۆ خۆیان سەفەر ئەکەن ئەگەڕێن ئیسراحەت و مرتاحن، بەڵام ئەم 1 دینار لە گیرفانی دانیە. ئەمە گرنگترین پرسیارە کە ئێمە ئەم شەو مەبەستمانە وەڵامی بۆ وەربگرینەوە و من بۆ ئەم شەو 4 میوانی ئەزیز و بەڕێزم هەیە کە بە سوپاسەوە کاتی خۆیان بە ئێمە و بە ئێوەی بینەر بەخشیوە لە دەستە ڕاستەوە مامۆستا ئەبوبەکر هەڵدنی پارلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەخێر بێن سەرچاوم، کاک عەلی حەمە ساڵح سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێر بێن، کاک ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پارلەمانی کوردستان، ئێوەش سەرچاومان هاتن، واروەها کاک جەمال هەروتی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاومان هاتن بەو هیوایی کە تەواوی گفتوگۆکەی ئەم شەومان ئەو گفتوگوانەی دەکەین وەڵامی پرسیاری هاوڵاتیانی پێبێت، چونکە 5 شەممەش کە دەکاتە سبەینێ باس و خواست لە ناو پەرلەمان ئەم شوێنەی کە ئێمە بەهێمنی بەرنامەی تیاکەین زۆر گەرم و گوڕە بێت، بەڵام پێشەمووی بە کۆمەڵێک ڕای هاوڵاتیانمان وەرگرتووە لە چەند ڤۆکس پۆپێکە لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان با ئەوە ببینین و دەست بە گفتوگۆکەمان دەکەین. من یەک پرسیارە لێ یەکەم، تەنها ئەنداڵێم پارتی و یەکێتی و گۆڕان زۆرینەی پەرلەمان نین، ئەگەر خۆیان نیەتیەوەیان هەبێ ڕۆژەی چاکسازی بنە ئێو چاکسازیەکی ڕێشەی بکەن ناتوان بیکەن، ئەی بۆ نایکەن. داوای من لە حکومەت و لەوانەی کە لە پەرلەمانان ئەو حیزبانەشی کە لە دەرەوە ناوانشی کە ئەندام بەداخەوە ناو پەرلەمان بۆتە شەڕئاڵای یا شەڕە بەرژەوەندی حیزبەکان، یعنی نمووی پەرلەمانێکی زیندوو دیاری ناکەست ئەو پەرلەمانی کە هەیە، چکە بۆ دازە نیزای حیزبەکانن لە پەرلەمانە. بابەتی چاکسازی لە هەرێمی کوردستانەوەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان گفتوگۆی لەسەرەکرێت، ئەوەی کە گرنگە لە ناو هەمویانە دەست ببرێ بۆ دەسەڵاتی دادوەریش و موچە و ئیمتیازاتەکانی دەسەڵاتی دادوەریش دەستی بۆ ببرێت و لە زمنیا پلە باڵاکانی تر کە تەمەناکەم لە ڕۆژی پێنجشەمایە بتوانرێت ئەوەی ئیمکان هەیە کەمترین موچەی پلە باڵای خانەنشینی بۆ ئاسێک دابەزێنێت بۆی کە چیتر هاوڵاتی و دەنگدەر بە چاوێکی مادی و سەرمایەداری تەماشای پلە باڵاکان نەکات، بە تایبەتیش پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارەکان. نەندام پەرلەمانەیە 4 ساڵ ئیشەکە وعد بە خەڵکاڵە ئیشی بووەکەم وا بووەکەم دوای سێرەکی کەس و کارەکەی خۆی دانێت و ئەیکا بە چەکداری خۆی و خزم و کەس و کارەکەی خۆی ئیش بۆ ئەوە کە ئیش بۆ خەڵکە فەقیر و هەژارەکە ناکات لەگەڵ ڕێزما خەڵکی باشیان تایە. چاکسازی لە پەرلەمانتاران و وەزیرەکاندا بکرێت کەم بە ڕێژەی زۆر کەم بکرێتەوە. کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان لە پەرلەمانتار و دادوەرەکانەوە دەست پێ دەکات، لە وەزیرەکانەوە دەست پێ دەکات. پێویست ناکە کەسێکی گەنج خانەنشین بکرێ لە کاتێکدا تەمەنی کارکردنی مایە. داوامانەیە چاکسازی بکەن، یعنی مناقەشە و یعنی ڕاشێش نەبێتن، هەر کەسە بۆ خۆی بێتن، یعنی هەموو بۆ یەک بیت باش. حکومەت و وەزیر و پەرلەمانتە خۆ دەست پێ بکرد. نبی چاکسازی گەلمی بکرد بەرمیلێ گازی لە تەم 150,000. گەلە جەما گوتی بمە فلان تشتی فلان جیوەکی تەخوا گەنجە هەمیت باتڵن ئەبێت تەخەرج بوون کەشنەوەت یا دامەزراندن هەموو بتنێ یعنی چاکسازی حتان کە بدەفێتی تەگوتە. خودی هندی چاکسازی دەوی گەلک ئەفسانە هەیە یا خۆشە چاکسازی بەس کردنا عمل وەکیت بێژن نە فعل وەنە فعلە نە بەس یعنی وەکیت بێژن ئاخف نەندر چاکسازی لازم از چاکسازی کم از اولیش خوب دست پی کم.
کاکە بوو بەکر گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین دیارە ئەمە پرسیاری هاوڵاتیانەوە من ئەم شەو هەوڵەدەم لە ڕێگەیە و ڕیکلام و ینی ئاگادارکردنەوە جیاوازانەی لە پەیجی کوردستان 24 و پەیجی یادگار فایق بۆ بەرنامەکەمان کردووە پرسیاری هاوڵاتیانیش بگەێنم. ئێوە لە پەرلەمان هەمووتان پێکەوە لە بەرەی چاکسازی و پاکسازیدان یاخود لە سەنگەردان دژ بە یەکتر و لە ئەنجامی ئەمەیە بەرەی گەندەڵی گەشە دەکات و گەرای زیاتر دادەنێت. بە ناوی خی گەورە میهرەبان سڵاو لە بەڕێست و بینەرەکانی کەناڵی 24 کەی 24 و سڵاو لەم برا ئازیزانم. ئێمە هەمومان یەک بەرین بەڵام سەنگەرەکانمان جیاوازە. یەک بەرین هەر هەمومان بەرەی چاودێریکردنی حکوومەت، بەرەی کەمکردنەوەی کەم و کوڕی و نوقسانیەکان، ئەنجامدانی چاکسازی، بەڵام بە دڵنیاییەوە سەنگەرەکانمان جیاوازە. بەڵام ئامانجێکی هاوبەش هەمومان کۆ دەکاتەوە و ئەبوایە هەمومان ئەسڵەوەیە بە دەسەڵات و ئۆپۆسیۆنەوە هەمومان ئۆپۆسیۆنی حکوومەت بین، چاودێری حکوومەت بکەین چکە ئەو حکوومەتە متمانی لەم پەرلەمانە وەرگرتووە و ئێمە چاودێری ئەوان دەکەین. ئەرکی چاکسازیش بەڕاستی زۆر زۆر گەورەیە. تۆ ڕاستکردنەوەی هەڵەی 28 ساڵی حکومڕانی جهودی هەموو لایەکی دەوێت و ئێمە چاکسازی ئەنجام دەین. تەبەن ئەمەی ئەمڕۆ بە ئەوەی سپێنێ دەنگدانی لەسەر دەکرێت جزئێکی بچووکی چاکسازیە. چاکسازی گەورەکان ماوە لە سێکتەری نەوت و وەبەرهێنان و مساتەحە و داهاتی گومرگەکان و خاڵە سنووریەکان و داهاتی مەتارەکان و ئەو داهاتانی تر. و ئەم نەمەتە لە حکومڕانی ئەم بارگرانی قەبەی کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە بەرگەی ناگرێ و ئەوە تاوەکو لە پێشەجەکەی خۆتا چییە باجەکەی ئەدا؟ باجەکە گەنجەکان ئەیدەن، باجەکە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان ئەیدەن، خانەنشینی مەدەنی کە سوکاری شەهیدی و زیندانی سیاسی پێشمەرگەیەکی ڕاستەقینە باجی کەسێک ئەدا کە ڕۆژە لە ڕۆژان پێشمەرگایەتی نەکردووە. لەبەرەوە من پێم وایە ئەم پرۆژەیە بە جێبەجێکردنی دەستپێکێکی باشە، هیوادارین شتی گەورەتری بە شوێندا بێت. ئایا هاوڵاتی لەمە ئیسفاداکا؟ بەڵێ، هاوڵاتی ئەبێ شاگەشکە بێ بەوەی کە سومعی پێشمەرگەیەکی ڕاستەقینە ئەیجێڕێوەشکۆی بۆ ئەجێڕێتەوە لە پێشمەرگەیەکی ساختە، زیندانێکی لە جاش و مستەشارێک و پێشمەرگە کوژ و هاوڵاتی کوژ و خائینێک یعنی زیندانێکی سیاسی کە لە غورفەی ئەعدام هاتوۆتە دەرەوە ئەیجێڕێوە لە کەسێکی تر کە مەحسوبیەت و مەنسوبیەت و هەموو توێژەکانی تر بۆ کەم ئەندامێک بۆ خانەنشین. هەموو هاوڵاتیەک لە عەدالەت لە چەسپاندنی عەدالەتە قازانجەکە. سپاستان دەکەم کاک عەلی. ئەگەر ئەم پرۆژە یاسایە ڕووناکی ببینێت و بە دەردی جاری پێشوو نەبرێت، لە بەرژەوەندی کێدایە و لە بەرژەوەندی کێ دەدات؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان ڕێزمان هەیە بۆ بینەرانتان و ئەم برابە ڕێزانەمان و خەڵکی کوردستان بەگشتی. طبعاً ئەم پرۆژە چاکسازیە بە دڵنیاییەوە پشتیوان بەخوا ئەگەر مقەدەری ڕوونەدا تابانی ڕووناکیە بینیە و ئێمە لە شەشمانی ئەم شەشمانە زۆرمان دوو بووین تا ئەم پرۆژە گەشتە ئێرە. بەڕاستی زۆرمان دوو بووین. ڕۆژ هەبووە 4 سەعات 6 سەعات پێشتر لۆبی بکە لە ئەنجومەنی وەزیران لەملا لەولا تا گەشتۆتە ئێرە و بە ئاسانی نەگەشتۆتە ئێرە کاکیادگار. من ئەڵێم ئیسلاح زۆر قورسە بە عەمەلی قسەکردن ئاسانە، زۆر ئاسانە. فەساد هەیە، گەندەڵی هەیە، نادادی هەیە، زوڵم هەیە، قاچاقچێتیە. ئەمە قسەیەکی عامە هەموو کەسە توانێ بیکا. ئێستا گەشتۆتەوە کەسیش بەم قسە عامە نیگەران نابێت. تاقەتی و قسانەش هەر کەسیش نیگەران نابێ پێی، نە لە یەکێتی نە لە پارتی نە لە خەڵکی تر. بەڵام کاتێ دەسە خەیتە سەر پنتەکان ورد دیاریەکەی ورد ئەتەوێت چارەسەری بکەی بە دوای ڕۆی ئازار دروسە بێ. من لەما بینیم چ حەجدێ هەیە دژ ئەم یاسا ئەوانەی کە لە بەرژەوەندیەکانیان نەدرێن. طبعاً دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکی تایبەتایە، دۆخی عێراق لە دۆخێکی ئەوەنە تایبەتایە ناتوانین گرێوی لەسەرکەین. عێراق چی بەسەریەت چێتە سەر حکوم؟ کاردانەوەی چیە بێ بەرامبەر هەرێمی کوردستان؟ ڕێی هێزە ئیقلیمیەکان. بۆیە یەک ڕێگا هەیە ئەوەیە چاکسازی دەست پێ بکە لە خەرجی، لە نەوت، لە خاڵە سنووریەکان، لەوە بەرهێنان ئەوەی جەنابی مامۆستا ئەبووبەکر ئاماژەی پێدا. ئەم بابەتە زۆر تێیامان دوو بووین و دەستی بۆ زۆر شتی گەورە بردووە. بەداخەوە ئەڵێم هیچ تەرکیز نەخراوەتە سەر شتە گرنگەکان. بەدەیان هەزار کەس هەن بە ناحەق لە وەزیر
بریکاری وەزیر بەڕێوبەری گشتی ڕاوێشکار عەمید عەقید لیوا بەبێ ئەوەی خزمەتی وەزیفیان هەبێ بەبێ ئەوەی شۆڕژگێر بوون بەبێ ئەوەی خزمەتیان هەوبێ خانەنشین کراون لەسەر حسابی فەرمانبەرێکی 220,000 کەواتە ئەم پرۆژە یاسایە لە بەرژەوەندی ئەوانە دەدات بە دڵنیاییەوە دەستی بۆ بردووە و ئازانش دەستی بۆ بردووە لە مادەی 11 کاکیاتگار یەکێ لە کێشە گەورەکانی ئەم وڵاتە پاسەوانی بووە خەڵکێ لیوای هەیە فەوجی هەیە چلی هەیە پەنجای هەیە سەدی هەیە شەستی هەیە نە بە قانون نە بە هیچ هەیە جاش و مستەشارە 30-40 هەیە زۆر ڕقمەوتێ نزیکەی 7,000 پاسەوانی هەیە کێڵێ 8,000 پاسەوانی هەیە وەزارەتی ناوخۆ ڕقەمی دەقیقی لانیە جگە لەوانەی کە لە ژیاندا نەماون پاسەوانەکانیان وەکو میلاد ماڵیان لەگەڵا ئێستاش لایەوانن بەڵێ ئەم پرۆژە دێت ئەڵێ پاسەوانی ڕێکە خەمەوە بە پێی سیستەم پەرلەمانتار چەندی هەبێ وەزیر چەندی هەبێ این چەندی هەبێت لە چەندین شوێن مەعاشی خانەنشینی تەوزیع عکران نزیکەی 6 شوێن نایەڵیت ڕێکی خەیتەوە کەس 2 موچە و 3 موچەی هەبێت لە ڕابردووە پلە باڵاکان بە ڕێژەیەکی زۆر ناڕەوا خانەنشین نەکران من جیاوازی نێوان زۆرترین و کەمترین 40 هێندە بووە ئێستا زۆرەکە بە ئەندازەیەکی زۆر یەنینە خوارەوە کۆی ئەم پارش لەم پرۆسە چاکسازیە ئەمێنێتەوە کۆی ئەم پارە لەم پرۆسە ئەمێنێتەوە چی لەکەین حەزەکەی دوای دێمە خزمەتت با پرسیارەوە بکەین چی لەو پارەیە ئەگەڕێتەوە ئەو لەویەت یەکەم ئەو لەویەتی ئەمە بەکارە هێنرێت بۆ پێدانی موچەی خانەنشینی بەوانەی موچەکەیان نسبە نزیکەی 800 میلیارد دیناری ئەم وڵاتە لای کۆمەڵێک خەڵکن بەڵێ ئەوە من نووسیمە چۆن وەرەگیرێتەوە چی 800 میلیارد بەکاری بێنین بە مادە جێگیرەکەین بۆ خانەنشینە پلە نزمەکان ئەزانی ئەتوانین معاشێکی زۆر باشیان بۆ دابینکەین نوینیکەین بەڵام بێ پارەکە وەرگرینەوە ئیسا هەندێک خەڵکە ئەم پارە وەرگراوە چۆن نەزانن ئەرکی ئێمە ڕقابەکەین بۆ نمونە ئەم مانگە وەزارەتی دارایی 880 میلیارد دینار ئەداتە موچە باش ئەگەر 4 مانگی تر بوو بە 800 میلیارد کەواتە 86 میلیارد چاکسازی کراوە ئەبێ بڕۆین یەخەی حکومە بگرین 86 وردەکاریە دێمەوە خزمەتت بە زمانی وەڵامم وەرگرتەوە کە لە بەرژەوەندی کێ و لە بەرژەوەندی کێ دەدات کاگومێت ینی جەنابی وەزیری دارایی ئەڵێ ئێمە نزیکەی بەقەدەر سین بەس ژەنەرالمان هەیە بەقەدەر عێراق بەس وەزیرمان هەیە نازان بەقەدەر چی بەس مدیر عاممان هەیە ینی ئەی هاوار ینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تااقەتیان چووە ماندوو بوون هاوڵاتیانی هەرێمی کوردستان ینی ماندوو بوون بە دەرەجەیەک تۆ لە ڕۆژانی ڕابردووە ئێوە هەمووتان بینیتان کە سوکارتان هیچ نەبێت ینی فەرمانبەرن خۆتان موچە وەرەگرن چەند ڕۆژێک موچە دواکەوت خەڵک ینی لە چ وەزعەکە ئێستش باجی ئەدات بزانین مامۆستایەک فەرمانبەرێکەوە لەو لاوە ئەبینێت پەرلەمانتارێک 2 ساڵ پەرلەمانتار بووە خانەنشین کراوە بە موچەیەک کە 12 بەقەد موچەکەی ئەو فەرمانبەرەیە 6 بەقەد موچەی ئەو فەرمانبەرەیە لانی کەم ئێستش بۆ خۆی لە دام و دەستگایەکی ئەهلی کارەکات و مرتاح لی دانیشتووە پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئایا پرۆژە یاسای چاکسازی کە ئەبێ بە یاسا لە ڕەحمیدا دادپەروەری هەڵگرتووە؟ زۆر سپاس کاگەتگەر بناوی خۆی گەورە مێرەبان سەرەتا ئێوە بەخێر بێن لە بۆ پەرلەمان خۆت و ستافەکەت بە سڵاو ڕێز بۆ هەر سێبرای بەڕێزم وە بۆ بینەرانی کوردستان 24 پێش ئەوەی وەڵامی جەناب دەمەم وەڵامەشی ئەو هاوڵاتیانە دەدەمەوە کە بینیمان هەریەکە لە چەند فرێمە قسەیان کرد ئەگەر ئەوە بەکو عینەیەک وەربگرین ڕێک ئێمە ئێستا دەبی زۆر وجدانمان ئاسوودە دەبیتن زۆر دڵخۆش بین هەموو ئەو پرسیار و داواکاریانەی ئەوان هەیەم بوو لە پەرلەمانیان دەکرد لە ناو یاساکە جێگای بوویتەوە کەواتە ئێمە زۆر ئاسوودەین ئینشاڵڵا بەیانی بە پشتیوانی خودای گەورە پرۆسەکی زۆر سەرکەوت و بەڕێوە دەچیتون و لەسەر یاساکەت دەنگدان لە پەرلەمان دەکرێتن تایبەت بەو بابەتەی کە باز دەکەی ئەگەر ئێمە پێمان وابێت دادپەروەری کرایە خۆی حکمەتی یاساکە چاکردنەوەیە لە هەندێک کەم و کوڕی قۆناغە جیاوازەکانی کە لە وڵاتی ئێمە بووە بە هەر هۆکارێک بووە پێویست ناکە بگەڕێنەوە سەری بەڵام حکمەتی ئەساسی چەسپاندن یان بەرجەستەکردنی دادپەروەریە بەڵێ دادپەروەری لەوەی کە ئەوەی فۆکسی لەسەرە دەگوترێ پلەباڵاکان ئەو موچەیە یان ئەو ڕێژەیە جەنابەت باست کرد بەو جۆرە ئەوەی لە ڕابردوودا بووە هەڵە بووە بەڵام لە چوارچەوەی یاساش کرایە کە بەو یاسایی لەو پەرلەمانە بەڕێزە دەرچووە ئەو کارە کرایە ئێستا ئەمە دێن دادپەروەریەشی تێدا بۆ دەمانەوێت لەو یاسای چای بکەینەوە ڕێژەکە لە 180 دێتە 15 نەنیوە و نیوە لە ئەو کەسەی ساڵانی خزمەتی
و تەمەنی بڕوانامەی بەرزی هەبێتن 35 ساڵ خزمەتی وەزیفی هەبێتن ئەو کات دەگاتە 150 بەڵام ئەوی جەنابەت باس دەکەی لە ڕابردوودا نەموالیدی ئەو موالیدە بوونە تەمەنی ئەو تەمەنە بوونە بڕوانامەی ئەو بڕوانە بوونە ساڵانی خزمەتیەوە بە 2 ساڵ و 5 مانگ ئەنا پەرلەمان بەیان وەزیر بە لە کابینەیەکی حکوومەتی ئەو موچەی پێدەدرا بە خانەنشینی ئەوانە هەردێگەڕاتە ئەم پرۆژە یاسایە کە ئەبێ بە یاسا ئەسەری ڕەجعی هەیە بۆ داهاتوو و ئەوانەشی لە ڕابردووە تێپەڕیوە چاکیەکەەوە لە 28 ساڵ و لە هەشت کابینەیە کاک یادگەر ئەوەی ئێستا هەنگاوێکە پێویستی بە پشتیوانی هەمولایەکەیە هەنگاوێکە لە دەست پێکردنی کلیلێکە داخیل بوونیەکە لە بۆ مەدخەلێکی گەورە کە داخلی چاکسازی دەبین دەستی لە بۆ دەبین لە جزئێک لە جزئەکانی کە پێویستی کردیە زۆر سێکتەر و مەجای دیکەی حکومڕانی بۆ ئایندەش پێویستی بۆ دەبێت کە چاکسازی تێدا بکرێتن هیوادارم هەموو لایەکمان سارد نەبینەوە ئەو هەنگاوە بەرەو پێشەوە ببین. سپاسانەکەم کاگومێت کاک جەمال یەکێک لەو پرسیارانەی بەنامە بە تەلەفۆن بە کۆمنتشی بۆ مناتوە ئەڵێن باشە ئێمە گوێمان لە ینی پارلەمانتارەکانە ئاگامان لە مناقەشەکانی ناو پەرلەمانە ئەبینین نیەتێک هەیە و وەکو ئێوەی بەڕێزش ئاماژەتان پێدا هیوایەک هەیە ئەم یاسایە ئەتوانێت هیوا بۆ ئەوانە بگەڕێنێتەوە کە غەدریان کردووە زوڵمیان لێکراوە کە غەدریان لێکراوە زوڵمیان لێکراوە و ئەوانش لە بەرژەودیان ئەدرێت کە چەندین ساڵە پارەی ئەم وڵاتە دەسەڵاتی ئەم وڵاتە دەسەڵاتی خۆیان بە خراپ بەکارێنن پارەکە دەخۆن و تا ئێسش بەردەوام بوو پرسیارەکەی خەڵک بە دیاریکراوی ئەوەیە ئەگەر ئەمە بێ بە یاسا ئەو کەسانی لە بەرژەوەندیان ئەدرێ پارتە سیاسیەکان هەمویان ئامادەن بچنە ژێرباری ئەوەی کە لە بەرژەوەندی چکە ئەندامی ئەوانیشی تەیەکەوێ هەیە زۆرینەی زۆری پارتە سیاسیەکان نەک هەموو بەڵام زۆرینەی زۆریان بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ جەنابەت کاک یادگار ڕێزی زۆرم بۆ هەرسێ هاوپیشەکانم دیارە لە مادەیەکی ئەو پرۆژە یاسایە وەسفەکەی بەو شێوەیە کردیە هێنانە دیێ عەدالەت و بەرزەستەکردی بریندارپەروەریە لە بۆ خەڵک ئەو خەڵکانەی کە تا ئێستا موچەکانیان یان بژێوی ژیانیان زۆر خراپ بووە بەڵام وەکو جەنابەت ئیشارەت پێدا چەندین ساڵە خەڵکێک بە موچەکی بەرز کە شایستە نەبەوەری بگرن ئەوانە بڵین لە مافی ئەو خەڵکانیان خواردیە دیارە زروفێک بەسەر کوردستان هات بەداخەوە زۆر خەڵک بە ناڕەوا کە فەرماندە نەبوو بە فەرماندە خانە نشین کرا پیاوی خاوەن شەهادە و ئەوانە نەبوو بە تەزویر شەهادەی بۆ دروست کرا بەڵام من زۆر خۆشحاڵم لێرەش مژدە دەدەمە ئەو خەڵکانەی کە چەندین ساڵە چاوەڕێی و پرۆژەیە دەکەن هەرچەندە لە تموحی ئێمە هەموو لایەک نەبوو بەڵام گرنگ ئەوەیە هەنگاوی یەکەم دەنێن بەرەو چاکسازی باش ئەو خەڵکانێک کە جەنابەت ئیشارە پێ دەدەی لە بەرژەوەندیەکانیان دەدرێ فعلەن ئەو خەڵکە خۆ لە خۆران نەهاتوە حیزبەکان دەویاندا کەواتە لە ناو پارتە پرسیارەکە بە دیاریکراوی ئەوەیە لە ناو پارتە سیاسیەکان ئەو ئیرادەیە دروست بووە کە گوێیان لەوە نەبێت مادام لە پێناوی چاکسازیە با لە بەرژەوەندیان بدرێت چیان بەسەردێت دوای مامەڵیان لەگەڵ بکرێ یان حلێکی وەسەتیان بۆ دۆزرێتەوە کاک یادگار دیارە کەس لە چاکسازی بەدەرنیە ئەگەر متابعەی دانیشتنەکانی پەرلەمانتان کردبی لەو پرۆژەیە هەمووی داوای چاکسازی دەکا بەدەسەڵات و بە معارەزەوە یعنی شتەکانیش جددیە وانەبی بڵێ بۆ مزایەدە و ئەوانەبی دەوانەیە خەڵکی زۆر باش و شایستە لە ناو ئەو خەڵکە سوودمەندانەدا بوو بن بەڵام چ بکەین شەهادەکەی ئەو شەهادە نیە خەباتەکەی ئەو خەباتە نیە بۆیە حیزبەکان بە حورمەتەوە بابیان جێڕنەوە ئەوان ئیدارەیان بدەن نەک لە ناو بودجەی حکوومەتدا پارە بە هەدەر بڕوە بە ناحەقی دەبەوان بڕوە بەڵام چین و توێژەکە بیکە بە تایبەتیوانێ ئەو کەم ئەندامانەی ماگانە 130,000 وەردەگرن بەشی چیان دەکات یان پۆلیسێک ئاسایشێک یان خاننشینێکی مەدەنی دوای 45 ساڵ خاننشیندەبی بە 230,000 دینار ڕاستی یعنی من پێم گەیشتۆتەوە بڕوانامەی بە کالۆریۆسی هەیە خزمەتی هەیە تەمەنەکەی مناسبە ئەڵێت یعنی من ئەگەر خاننشین بم بە 240,000 خاننشینمەکەن بەڵێ دوای ئەوەن دەست 40 ساڵ خزمەت جگە لەو هەموو گەنجەی خۆدنی تەواو کردێت تا ئێستا دەفەتەک نییە خانە نشین بکرێن
بەڵام ئومێدەک هەیە دە سێ چامانگەی داهاتوو ئەوەی ئەماگادارین ئەنجومەنی وەزیران پرۆژەیەکی خانەنشینی گشتگیریان ئامادە کردیە دەینێرن لە بۆ پەرلەمان ئەو کاتە ئیشاءڵڵا ئەو شەریحانەی بڵین موچەکانیان کەمە مەغدورن بە هەمان نەفەسی کە ئێستا هەیە ئیشاءڵڵا هەمومان دیفاعکرد دەبین لە مافەکانیان بۆی بژێ ژیانیان باش بکەین. باش سوپاستانەکەم کاک جەمال بێگومان دێمەوە خزمەتان. مامۆستا ئەبوبەکر ینی بابەتێک هەیە لە ڕۆژانی ڕابردوو هاوڵاتیان زۆر قسەیان لەسەر کرد ئەوەی کە ژمارە حسابیەک بۆ فەرمانبەران دروست بکرێت ینی قسەی فەرمانبەران ئەوەیە ئەڵێن ئایا ئەم ژمارە حسابیە کە پاشەکەوت موچەی پاشەکەوت کراوی ئێمەی تیادا دادەنرێت ینی ئەتوانین سوودی لێ ببینین یان تەنها توانین بڵین وڵی ئەوەتانێ 20 میلیۆن دینار لەسەر حسابەکەمە بەس ناتوانم بەکاری بێنم نەبۆ قەرزی کەڵەکە بوو نەبۆ ئاو نەبۆ کارەبا نەبۆ هاتو چۆن نەبۆ پێشینەی هاوسەرگیری نەبۆ پێشینەی خانوبەرە ئێوە لەو بارەیەوە چ وەڵامێکتان بۆ وڵاتیان هەیە؟ بەڵێ لە ناو هۆڵی پەرلەمانە ئەگەر هاوڵاتیان متابعی گفتوگۆکانیان کردبێت چەندین پەرلەمانتار جەخت لەسەر ئەوە کرایەوە کە ئەم حساب بانکیە گرنتیەکە جۆرێکە لە گرنتی بەڵام هەموو گرنتیەک نییە بۆ ئەوی هاوڵاتی دڵی پێی خۆش بێت بەم حساب بانکیە بۆی هەر ژمارە نەبێ ژمارێک نەبێت لەسەر قاغز و ژمارێک نەبێت لە هەوادا با ئەم حساب بانکیە هاوڵاتی سوودمەند ببێ لێی هیچ نەبێت لە بەشێکی ئەگەر ئەم حساب بانکیە هاوڵاتی ینی حکوومەت ئەبێ ئەمە ڕێک بخاتەوانێ بۆی سومعە هەم بۆ سومعی حکوومەت متمانەی هاوڵاتی نێوان حکوومەت و هاوڵاتی بگەڕێتەوە هاوڵاتی دڵنیایی بۆ دروست ببێ کەوە کاک عەلی بۆ خۆی پسپۆڕێکە لە ڕاستێت جوڵەش ئەخاتە ناو بازار ئەم پارەی ناخورێت ئەم پارەی ناخورێ و ئەم پارەی بەشێکی لێی سوودمەند ببێ لایانی کەم کەوتراوە بۆ خزمەتگوزاریەکانی ئاو و کارەبا بۆ باجەکان بۆ قەرزی بچووک بۆ قەرزی کشت و کاڵی بۆ قەرزی زەواج و بۆ قەرزی خانوبەرە بۆ ئەمانە ینی سوودمەند ببێ هاوڵاتی لێ ینی هەر فەرمانبەرەکە ئەنجامەکە چی بوو؟ هێشتا هیچ وەڵامێکمان دەست نەکەوتوەوە بەداخەوە چونکە ئەگەر ئەوە نەبێت تەنها هەموو فراکسیۆنەکان پەرلەمانتاری هەموو فراکسیۆنەکان لەمە ئەم قسەیان کردووە پەرلەمانتاری هەموو فراکسیۆنەکان ئەم قسەیان کردووە ینی و ئەوە وەکوتم ینی هاوڵاتی متمانەی دەبێ بەو حساب بانقیە و جۆرێک لە گەشەش لە ناو بازاڕە دروست ئەکاتانێ و حکوومەت خۆی وەڵامێگەداتەوە کە ئەو حساب ئەو قەرزانەتان کە لای منە شایستە داراییەکانتان کە لای منە نافەوتێ چکەوە تا خۆم بەشێکی حساب دەکەم دەجاتەوەی تۆ پارەی ئاو کارەباکەت بە نەقدی بدەی ئەو تا حکوومەت بەشێکی لەسەر ئەوە ئیجێڕێوانی بۆ حکوومەت ئەمە هەنگاوێکی باشە بەڕای ئێمە زۆر باشە بەڵام گرنگەوەیە نەوەستێت ینی هەنگاوی بۆ منرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ هاوڵاتیانیش وەکو خۆدوتت هەم زەمانەتێکیان لا دروست بێ هەم بازاری جوڵی تێبکەوێ و هەم بزانن کە ئەو پارەیان نەخوراوە و ناشخورێت کاک عەلیەوە وەکو فراکسیۆنی گۆڕان جەختەکەنەوە لەسەر ئەو 800 ملیار قەرزە کە لای بازرگانەکان و بەڵێندەرەکان و ئەمانەیە ینی پرسیارەکە ئەوەیە ئەمانە چۆن لیان وەرەگیرێتەوە و لە چ بوارێکا تەوزیفەکرێت؟ وڵا جەنابی مامۆساوە وەکر شتێکی جوانی شەرح کرد من هەر حەزەکەم تەواوی کەم بۆ پێی ئەم دوو ڕۆژە بە بەردەوامی لە سیاغا بووین بۆ ژمێرەکە ئەوە تەزبیت کراوە کە وەزارەتی دوای ئەوەی کە مەسەن بۆ نمونەش من ژمێرەیەک مەبێت ڕقەمی تایە وەزارەتی دارایی ڕێنمایی دەرەکا بۆ شێوازی تەسەڕوفکردن بەم ڕقەمەوە واتە ئەم ڕقم حسابێت ئەبێت تەسەڕوفی پێ بکرێت ئەبێت تەسەڕوفی پێ بکرێت و بە ڕوونیش پێمان بڵێ لە ڕێنمایەکە بۆ ئەوەی مامۆساوتی بەڵێ من پارەی ئاوی پێدەم پارەی کارەبای پێدەم ئەچم ئەوە بکەم واتە تەسەڕوف پێکردن ئەوەیە نەک ڕقمێکی جامد بێ ڕقمێکی جوڵاو بێ جوڵاو ئەوەیە کەمەکە ئەڕوا ئەوە و کە تەسەڕوف و پێوە کرد لەوانەیە خەڵکێکە بێ بەکاری بێنێ بەڵام ئەگەر ئەم وڵاتە ئیستقرار بوو هەموو یەکێ وڵاتیە بوو پارەوە معاشا خەڵکی وایە مانگی 2 ملیۆنی هەیە لەوانەیە ئەو مانگە ئەگەر متمانەکە بگاتەوە ملیۆنێکی تەواو بێ ئەوکەی تری ڕانێکێشەیە واتە بێ بە ڕقمێکی جوڵاو نەک ڕقمێکی جامد و ئەومان جێگیر کردووە کە وەزارەتی دارایی ڕێنمایی بۆ شێوازی بەکارهێنانی ئەم پارەیە دەردەکات و ئەبێت دەریکات کەی کە ژمارە حسابەکە تەزبیت بوو
ئەوە باڕوون بێتەوە ئەوەی بازرگانەکان و باجدەرەکانیش کاکین کۆمەڵی خەڵکی زۆریش باجیان نەدەوە باجێکی زۆر قەرزڵێن ئەبێمانە وەربگیرێتەوە بە پێی یاسا بۆچی تاگیان لێکراوە تا ئێستا حکوومەت کەم تەرخەم بووە باشی نەکردووە من ناڵێم یەکێ قەرزی لە وادەی قانونی ماوە و چی ماوە بڕۆ غەدری لێ بکە بەڵام تۆ ناکرێت هاوڵاتیەک سولفەی عقارەکەی دواکەوە بڕۆی کەفیلەکەی بگری بەڵام یەکێ 20 میلیۆن و 30 میلیۆن و 50 میلیۆن دلار قەرزار بێ نە قەرزەکە بداتەوە نە سوودەکەی بداتەوە نەهینکە پاش ئەو هاوڵاتی و ئەویش هاوڵاتیە ینی خۆ هیچ دەبێ وەکو یەک تەعاملیان لێگەڵا بکە یا گەنجێک بە هەمووی 5 میلیۆنی وەرگرتووە بۆ سولفەی زەواج بۆ سولفەی زەواج یعنی تۆ دوا ئەکەوێ ئەەکەیتە سەر کەفیلەکەی و ئەیەنی و ئەیبەی بەڵام یەکێ 20 میلیۆن دلاری وەرگرتووە عەرزێک بە بەلاش داوە پێی 20 میلیۆن دلاریش پێداوە بۆی بیکاتە خانوو هەر خانوویەکشی داوە بە 15 دەفتەر 20 دەفتەر قەرزەکەش ناتاتەوە چێ ناتوانێت لە وڵاتە ئەمە بکە یعنی هەر بەڕاستی سەیرە تا ئێستا ئەوەی بوو ئەم بارە لارانە بێ ڕێکرێتەوە و من ئەمێ ئەوەش بڵێم ئەمە یەکەمین هەنگاوە کاک یادگار خەڵک کاکعلی هەر بۆ ینی بۆ تەواوکردنی قسەکەی جەنابتان خەڵق قەلەقەلەوەی ئەڵێت ئایا ئەمە کۆتا هەنگاو ئەبێت و ئیتر ئەوەی مایەوە گەندەڵیەکە و وەکو خۆی یادگار من وەکو خۆم ینی ئەوانەی لێرە بوون شایەتیەدەن خولی پێشوو ئێمە لە حکومەتانە بووینە یاساکرا بە هەموو قووەتێک معارضێکی تونتیش بوویت من بە تەبیعەتی خۆشمەند دێجار هەندوودوم بەڵام کە هەنگاوێکی چاکسازی لە شوێنێک کاتۆ بە هەموو قووەتێ چوو بەتە پشتی یەکێ لەوانە ئەم یاسا بۆکە من پشتیوانیم کردووە لەو کاتەشا نابێ ئەمە هەمووە ئێستا ئێمە بۆ نمونەیەک نمونەی زۆر بەسیتت بۆ بێنمەوە کە 3 مانگە زۆر بە وردی ئیشمان لەسەر خاڵە سنووریەکان کردووە لەسەر هەمووی لە برایم خەلیلەوە بۆ حاجۆمەران و باشماق و پەروێزخان و مەرزەلاوەکیەکان ئەوەی ئەگوزەرێ کارەساتێکی گەورەی مرۆییە یعنی نەک مالی مرۆیی ماوادی بەسەرچوو ئێکسپایر قاچاقچێتی گەندەڵی قۆرخکاری حەزمی فەسادەکە نزیکە بێتەوە لە 50 میلیۆن دلاری مانگانە راپۆرتی مفەسەڵمان خستۆتە بەردەمی حکوومەت تۆ ناڵی چاکسازیەکەم ئەوە راپۆرت ئەوە بەڵگەنامە ئەوە دیکۆمنت ئەیکەی زۆر باشە نایکەی خۆ بەخوا من ناچار نیم ببمە پاسەوان یەکێ مانگی 9 میلیۆن دلاری دەستکەوێت هیچ ناچار نیم کەسیش ناچار نییە لە وڵاتە پێرێ لە پەرلەمانە خۆیان ڕایانگەیان وەزارەتی دارایی ناوخۆ ئەنجومەنی وەزیان دەستی کردووە بەکارکردن و پەرلەمانی کوردستان دوای ئەم پرۆژە کە پەسەند دەکرێت قەرارە دانیشتنیە بە حزوری وەزیرەکان لەسەر خاڵە سنووریەکان کە دوایەوە بچین بۆ نەوت دوایەوە بچین بۆ بەرهێنان کەم خەڵکەیە لە پرۆژەکانی وەبەرهێنانە قۆڵی نەبڕابێ و تووشی مشکیلە ئەوانش هاوڵاتی ئەم وڵاتن ئەم وڵاتە پێویستی بە چاکسازیەکی هەمەلایەنەیە لە هەمان کاتچا پێویستی ئەوەی مامەسا ئەبوبەکر وتی بەڵێ من 100% هاوڕای ئەبێ هەمومان چاودێرێکی جددی بین بەسەر گەندەڵی و کەم و کورتیەوە چاوپۆشی لە هیچ کەسێ نەکەین و بە دڵنیایشەوە هەروە سپاس دەکەم کاگالی کاک ئومێد بابەتێکی دیکە کە من مەبەستمە وەڵامێک بۆ وڵاتیان وەربگرمەوە یەکەمیان پەیوەستە بەوەی کە کەمترین ڕێژەی خانەنشینی و بەرزترین سەقفی سەرە و سەقفی خوارەوەی پارەکان بەڵام جگە لە خانەنشینی ئەو موچانەی وەرئەگیرێت تەنانەت یعنی بە نوکتەدان رابوت بوویان ئەگەر موچەی پەرلەمانتار بێتە ملیۆن و ملیۆن و 500,000 کورە بێتە 2 میلیۆنیش بەخوا بێ لە وڵاتانەوە داوای کاندید بکەین بێن خۆیان بژێر خەڵک واڵێ ئەمە چ کاریگەریەکێ بێت لەسەر ئەوان و خەڵک ئەوەی لە پێشەکی بەرنامەکە یاوتم خەڵک زۆر عوداڵی ئەوەیە بزانێ ئەم پارانەی ئەگەڕێنەوە ئەچێتە گیرفانی چ کەس و چ چین و چ توێژێکی کۆمەڵگە بەڵێ کاگەدگەرەبێن هەر ئیزافێک لەسەر قسەی هەردوو بەڕێزان مامۆستا و بەکر و کاگعلی لە بابەتی ئەو ژمارە حیسابیە کە دەکرێتەوە هەنگاوەکی زۆر گرنگە لە چێ ئێمە لە ناچاری و بەنایاسایی لە ڕابردوو لە ناچاری و بەنایاسایی موچەی خەڵکی پاشەکەوت کرا نەیاسایی بوو ناچاریش بن حکومە دەگەرەوەی نەکرد بە ئەوەشی پێ نەدەدرا ئێستا دێن بە یاسایی ئەو قەرزە ئەلان دەکەین کە حکومەت قەرداری خەڵکە باش ئەوە هەنگاوێک دوو باش تێدەگەین لە وەفدی مفاوەزی هەرێمی کوردستان لە بەغداش زۆر بە جددی و زۆر بەباشی قیش لەسەرەوە کرایە ئەوەش تحملی مەسئولیەتەکەشی بەغدایە بەغدا بودجەی کوردستانی بڕیە ئەگەر ژمارە حیسابیەکەت بوو عملیەی دانەوەی قەرزەکە بەدڵنیاییەوە هەموو بەیەکەوە نادرێتەوە عملیەی دانەوەی قەرزەکەش لە کاتی خۆی باشتر دەبی ئەو حرەکە و جوولانەش هەنگاوەک دەبیتن زامنت کردیە بە قانون دەوڵەت قەرداری هاوڵاتی خۆیتی
لەگەڵ ئەوەشدا پارەی ئاوە کارەبای ڕسومات واتە ئێوەش لەگەڵ ئەوە نین کە ژمارەیەکی جامد ستیل بێت دەبێ بجوڵێت ئیشی پێ لە پرۆژەکەدا ئەوە نەبووە ئەوەش دەکرێت ئەوە ینی وەکو بەرچاوڕوونیەک بۆ هاوڵاتیانی کوردستان لە پرۆژەکە ئەو مادەیەنە بۆ ئەو مادەی کاتێک ئیزافە بووە وەفد و لێژنەی تایبەتمەندی پەرلەمان لەگە سەرۆکایەتی حکوومەت و وەزارەتە پەیوەنددارەکان لە دوایین کۆبوونەوەدا ئەو دوو بابەتە ئیزافە کرا و پاشتر ئەو مادەیە هاتیە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە چه سوودمەند دەبێتن جارێ من ڕەتی ئەوە دەکەمەوە ئەگەر ئەندام پەرلەمان موچەی نەما و کاندید لە دەرێ بینین چکە ئەو وڵاتە ئەوەندە پیسخۆر و گەندەڵی زۆر نییە کە بێن ئەوانەی دێنە ئێرە و دەچنە کابینەکانی وزاری ئەوە وەزیفەیەکە بەڵام خەڵکی شەر لەوێەوە ئەم تێڕوانینەی بۆ دروست بووە جەنابتان خۆتان ئاماژەتان پێدا خەڵکە بۆ لەناو پەرلەمان حاسیبەی پێ بۆ بۆی بزانێت چەنی بۆ مێنێت بەدڵنیاییەوە ئێمە دەڵێن دیوارێک لە نێوان هاوڵاتی و مؤسساتی دەوڵەت هەیە ئازابین ئێمە ئەو دیوارە ئەگە دیوارەکەش نەشتێنین بیکەینە پەردەیەکی کاڵ یەکترگاوێک ڕاشکاو بین یەکتر ببینین لە بگەڕانەوەی چێ سوودمەند دەبیتن بە دڵنیایەوە بەپێی ئەو یاسایە ئەفزەڵیەت درایتە موچەی ئەوانەی کە موچەکەیان زۆر کەمەقانە نشینان دوای ئەوە زامنکردنی ینی داهاتی دەوڵەت هەندی زیاد بیتن موچەی فەرمانبەر زامنتر دەبیتن مەشارە دەست پێ دەکاتەوە ئەمە ناگومێت ئەفم کە ینی بۆ نمونەت 6 ملیۆن ئەکەن بە 2 ملیۆن بەڵام 300,000 ئەکەن بە 400,000 ئاوا دەزانی ئەگەر ئەمە ئەو پرسیارم لە ناو کۆبنەوە ئەمن لە وەزیرم کرد باش ئێمە خوازیاری ئەوەین کە ئەرێ حکوومەت دەتوانی کەمترین موچە لە هەرێمی کوردستان 600,000 بیتن باش زانی بە گۆرتن نییە بە هاوڵاتیش دەبی ئەوە بزانیتن بە دەربڕینی ئەندام پەرلەمان نییە بە تەفاهم و واقعە حکوومەت لەو زەمانەدا دەتوانیتن چە بدا ئەمە خوازیاری ئەوەین باشترین موچە لە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکرێتن بەڵام بەخواستن نییە بە واقعە لەگەر ئەوەی کە داهاتمان چەند دەتوانێت بکەین ئێستا ئێمە دێن لەو ناحەقیانی کە بووە بندیوار لەو پرۆژە نامینێ ئەوەی باس کرا لە سەنگەری پێشمەرگە و ناوی پیرۆزی لیستی شەهیدان جاش و خەڵکی ناشەهید نامینێ ئەمن ئەو ڕۆدیمەنێک لە بەردەمی پەرلەمانم بینیم شەرمهێن بوو زۆر شەرمم کرد زۆر پێی متەسیر بۆم زیندانیانی سیاسی دەرگیان لە پەرلەمان کرد بوو چوون قسەشمان لەگەڵیان کردن و هاتنە فراکسیۆنەکانی لە کاتێکە ئەوان بوون شەڕیان کرد بۆەوەی ئەم پەرلەمانە دەرگای بکرێتەوە ئەمێن کە لە دەرگاش ئەو قسەم لەگەڵیان کردو چینە ناویان و هاتینە فراکسیۆنەکانش و دڵنیام لە هەموو فراکسیۆنەکان سۆزمان لەگەڵ ئەو کەسانەدا دەزانی تا ئێستا زیندانی سیاسی حەقیقی حالەتی نەفسی وەکو هاوڵاتێکی ئاسایی نییە ئەو زیندانە و ئەو عەزابەی ئەو بینیتی لە ئوتی لە پشدان و لە قامچی و لە ژوورە تاریکەکان و لەو جۆرە ناخۆشی بەسەری هاتیان دووش بەرهەمی کوردستان بەرهەمی خەڵکی هەموو گەلی کوردستان و ئەوانەی زەحمەتیان لە ڕابردوودی دیتە خوێنی شەهیدان و شەونەخوونی و ئازارەکانی زیندانی سیاسی ئەو پەرلەمانە بەرهەمیتی و حکومەت بەرهەمیتی ئەمڕۆ کە دێتە بەردەمی داوای حەقی خۆی دەکا دڵنیایان دەکەینەوە کە ئەمڕۆ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانیش بەڕێز سەرۆک وەزیران ئەو دڵنیاییەدا ئێستاش ئەمە دڵنیایان دەکەینەوە مەعالەجەی ئەو گرفتەش کرایە کە لەناو یاساکە غامزیەک هەبوو ئەوەش چارەسەر کرایە بۆیە ناخۆشە و ناکرێ و زوڵمە و ناحەقیە لە لیستی شەهیداندا خەڵکی ناشەهید تێدا بێت لە لیستی زیندانیانی سیاسی ئەو کەسەی لە ناو دەستگا داپڵۆسێنەرەکانی بەعز وتی لە پشتی درایە ئەو کەسەی لەسەر بابەتێکی کۆمەڵایەتی کێشەی هەبوو و چەند ڕۆژێک گیرایە بەیەکەوە ئەوە وەربگرن ئەمە ئەو ڕۆبەوانیشمان گوت ئەوە بابەتێکە دەبی چارەسەر بکرێت بەڵام ئەوانەی شایستن ئەوانەی حەقن ئەوانەی بە حەقی خۆیان ئەو ئیمتیازیان پێدرایە دڵنیایە بابەتێکی لەک نابڕدرێتن دەبی زۆرش ئاگادار بین لە ئایندەدا وەزعیشیان باشتر بێت. باش کاک جەمال ینی پێم وابێ مامۆسابوو بەکرد بوو لە یەکی لە لێدوانەکانی ئاماژەی بەوەداوە ئێمە 30,000 ژنمانەیە وەکو پێشمەرگەی شاخ بە پلەی سەربازی خاننشین کراون هەموو بەرەی کوردستانی هەر خۆتان ئاماژەتان پێدا بوو هەموو پارتە سیاسیەکان 10,000 پێشمەرگەیان نەبوو 10,000 چەکداریان نەبوو ئێستا ئەوەتانێ ینی 85,000 خەڵک لە دوای ڕاپەڕینەوە کرێنشینن جگە لەوانەی کە فێڵیان لێکراوە جگە لەوانەی کە ئەزیێت دراون 115,000 کەس بە خانەنشینی سەربازی خانەنشین کراون هەموو ئەمانە هاوڵاتیانی ئەو دیواری دروست کردووە کە کاگومێدا ئاماژەی پێدا پرسیارەکە ئەوەیە ئەگەر سبەینێ ئەم پرۆژە یاسایە ببێ بە یاسا کەی کاریگەریەکە یەبینین
کاریگەریەکەی ئێمە دیارە برادرانی ژاگەدارن ئەو وەزیرە بەڕێزانە و ستافی ئەنجومەنی وەزیران کە لەگەڵیان هاتبوون ئێمە زۆر زەختمان کردەوە ئەو پارەی کە دەگەڕێتەوە خەزێنەی حکوومەت چەند ئەوانش داڕوون نەبوو. ئەگەر بێت و پێشمان گوتوونە بە برادرانی ئەنجومەنی وەزیران سێمانگ لیستێکمان بدەنێ چەند پارە دەگەڕێتەوە ئەو خەزێنەیە. باش بۆ ئەوەی برادران ئیشارەیان پێدا زەختیشمان لەوە کردیتەوە ئەولەویەت بدرێتە کەمترین ئەوانەی کە موچەیان زۆر نەخوارەوێ بەنسبەت ئەو ژنانەی شاخ و نازانم ئەو خانە نشینانەی جەنابەت باسەکە ئەوە سەردەمەک بوو بەداخەوە ئێمەش ئیشارە ناگەڕێتەوە ئەو ناگەڕێنەوە ئەو زەمانە سەردەمی ڕاکێشانی سەرنجی خەڵک بوو زۆر بە ناحەقی هەم خەڵک خانە نشین کرا هەم زۆر بە ناحەق ئەو ژنە زەحمەت کێشانەی کە ژنی پێشمەرگە بوون لە شاخ معڕز بوون هەموو کاتێک لە بۆچی میابارانکردن و شەهید بوون بەڵام تیاندا هەیە موچەی شاخ وەرناگری یەک لەوان خێزانەکەی منە وەرناگری بە شانازیەوە ئەو باز دەکەم بەڵام زۆر ژن هەبوونەکە دوای ڕاپەڕین هاوسەرگیری ئەوانەیان کردیە بەژنی شاخ لە قەڵەم درانە بە دانیشتنیەک و بە تەلەفۆنێک و بە واستەیەک ئەوانە کەواتە عەفە الله عەما سەلەف یان ئەوانیش بەسەریانە تێناپەڕێت تێناپەڕێ دڵنیا بە کاک یادگار چونکە بیدایەت ئیشارەتمان بەوەدا جێڕانەوەی هاوسەنجی و بەرزستەکردنی دادپەروەریە ئەمە لەگە بڕینی موچەی هیچ کەس نین موچیان نابردرێ بەڵام وەکو ئیشارەمان پێدا کابرا شەهادەی نیە بە شەهادەی بە بوچەی زۆر بەرز خانە نشین بووە ساڵانی خزمەتی زۆر کەمە زۆری لە بۆ نووسرایە ئەوانە هەموو مەجرای خووەردەگرنەوە ئەو لافاوە دەنیشێتەوە پارەکەش چێوە دەستی دەگەڕێتەوە جیرفانی حکوومەت عەدالەتێکەش بەرجەستە دەبی باشە بە تەوەرێکی دیکە هەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم اینجا ئاواوە بینەوە بۆی ئەمانیش نەڵێن لە کۆتاییەوە دێتە لای ئێمە ئەم پرۆژە یاسایە کەسی لێ بە دەرکراوە ئەو بابەتەی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوە ئەوەیە کە بڵین نازانم دام و دەستگای دادوەریە بە موچە و دەرماڵەی تەواوەوە خانە نشین دەکرێن ئەمە وایە یان تەنها حەکی جەراید و قسەی تۆڕە کۆمەڵایەتەکانە وانە باڕوون بێتەوە دیارە لە نەهۆڵی پەرلەمانەوە باسکرا کاک یادگار باش ڕاستی دیارە شتێکی وا هەیە برانی دادوەر بە موچەی سەتاسەد خانە نشین دەکرێن بەڵام من وەکو خۆم حەزم نەدەکرد ئەو باسە بکرێ باش چونکە دادوەر مهنەیەکی حساسە بە تایبەتی ئەوانەی لە جەناحی برین ئیجرام و ئەوانە برین حکم دەردەکەن حکم بە ئیعدامیان بە موئەبەد و ئەوانە هەتا مارومدارەکەشیان دەکەوێتە ژێر خەتەر وانە پرسیاری هاوڵاتیانە ناچارین ئێمە دەنگی ئەوان لە ڤۆکس پۆپەکانیش ئاماژەیان پێدا ئەبێ ئەم دەنگە بگات و ئەبێت وەڵامێکی مقنع وەربگرنەوە دەنگەکە گەیشتووە باشە دیارە میکانیزمێک دانراوە بۆ ئەوانیش پێمە 170 دیاریکرا برادرینە ئەوە لێرە باسکەیت ئێوارێژ ئەوان هەر تەلەڤیزیۆنەکەی ئێوە بوو کاک حاکم ئومێدیان بان کرد بوو هەندێک نیگەرانی دەربڕی لەوەی کە نەحەقیان بەرامبەر کرا نابووە حرمەتیان بشتێ بەڵام دیارە خەڵکە و باز دەکا کاک یادگار بەڵام ئەوە پەیوەست نیە ئەوە پرسیاری هاوڵاتیانە بۆ نمونە مامۆستایان و فەرمانبەران چەند بە 3 مانگ جارێت چارەکە موچەیەکیان وەرەگرت و حرمەتیان شکا زەلیل بوون بێزار بوون بێتاقەت بوون بەڵام پرۆسەی خوێندن لە وڵاتە پەکی نەکەوت یعنی ئەمە پرسیارەوە ئەبێت کەسی لێ بەدەر نەکرێت بە هەمویانە چکەوت دوجار مامۆستایە دادوەرێک پێگەێنێت کەسی لێ بەدەر نییە سپاس دەکەم سندوقی خانە نشینی ئەم سندوقاڵێن نازانم ون بووە هیچی تیانە بەتاڵە چۆن دروست سەکرێتەوە چۆن سەر لە نوێ حساب و باڵانس و قوتی بۆ گەڕێنرێتەوە بەڵێ سندوق نییە چەند سندوقەکە بەڵام ئینشاڵڵا لایەندەدا وا نابێتن ئێستاما دوای ئەو یاسایە ئەو ئامادەکاریانی کە کرایە لە ئەنجومەنی وەزیران لە حکومەت ئامادەکاریێکی باش کرایە پرۆژەکە زۆر باش کاری لەسەر کرایە تەسەوڕ دەکەم لە ماوەی چەند مانگی دیکە بە دڵنیاییەوە پرۆژەی یاسای یەکگرتووی خانە نشینی هەرێمی کوردستان دێتە پەرلەمانی کوردستان ئەگەر لەو یاسایەشدا
هەموو دادپەروەریەک بەرجەستە نەکرابی هەندێک کلێن و کەم و کوڕیشە بیتن بە دڵنیایی لەو کاتیش ئەو بابەتە چارەسەر دەبیتن باش بە یەک یاسا لە یەک سندوقدا سەرۆکی هەرێم تا دەگاتە ئەو فەرمانبەرەی کە ئەو ڕۆژەی فەرمانبەرێکە تەنها ناونیشانەکەی ئەوەیە کە تەنها فەرمانبەرێکی ئاسایی بووە هەمووی بە یەک یاسا و بە یەک جۆر خانەنشین دەبن ئەو سندوق ئەو کاتی دەتوانێت بە دڵنیاییەوە ئێستا سندوقی خانەنشینی لە هەرێمی کوردستان لەوانەیە وەکو باسە کرا و چەند سندوقی هەیە بەو جۆرە نەبیتن بەڵام ئەو کاتی لەو یاسایەدا ئەو سندوقەش دەوڵەمەند دەبیتن بەو سندوقە دەتوانرێتن واتە سندوقەکانیش ئەوانەی با بڵین فەرمانگە جیاوازەکان کە شەشدانە تەوحید دەکرێن لە زمینە کە یاسای خانەنشینی یەکگرتووی هەرێمی کوردستان پێم وایە لە 3 مانگی دیکە حرەکەیەکی زیاتری دەبیتن لە ماوەی 6 مانگ کە دەبیێتەوە پەرلەمانە پەسەند بکرێتن هەموو ئەو بابەتە چارەسەر دەکاتن لەو بابەتەش کاک یادگار لەو دەرنادات پەروەرەی لە ڕابردوو بووە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش یەک وەفادارن بەرامبەر بۆ خەڵکی کە ماندی بوونی دیتیان بۆ نمونە سەرکردەی هێز ولیانە سیاسیەکان هەیە ئەندامانی سەرکردایەتی ئەو حزبانە هەیە 30 سەر بۆ شاخەوە بۆ پێشمەرگە بووە لە وەختێکدا لە سیاسەتی تەرزیەدا ڕازی کرایە ڕەزامەندیە کە ئەوش حەقی هەیە لە وڵاتە و پیاوەکی وەکە و کاک جەمالە 20 سەر بە شاخەوە بووە ئەگەر ئەندامی پەرلەمان نەبی حزبەکەی یان ئەو میلەتە ئاوڕ لێداتەوە بەڵام غەڵەتەکە لە چ بووە ئەو سەرکردەیە بە وەزیر خانەنشین کرا کە خۆی و هەموو گەلی کوردستان دەزانی یەک ڕۆژ فەرمانبەر نەبووە بە عینوانی دیکە ئەم دڵنیاییەکە بۆ ئەوانەی کە زەرمەندیش دەبن کە حەقیان هەیە لە وڵاتە شتێکیان پێ بدرێت بە عینوانی دیکە دەکرێت ئاوڕ لەو کەسە بدرێت و تەقدیری ئەو کەسە بکرێت بەڵام بەو ناقانونیەی کە وەزیر نەبی بیکەیە وەزیر ئەوە کارێکە کە کارێکی زۆر نادات پەروەریە دەبی چارەسەر بکرێت سپاس دەکەم کاگومێت کاگالی جۆرێکی دیکەی گەندەڵی هەیە گەندەڵیەکی منەظەمە عاقڵانە ئەکرێ وریایانە هەنگاوی بۆ نراوە و ڕەنگە بە یاساژ ڕێکیان خست بێت بۆ خۆیان ئەو هەموو ملیاردێرە ئەو هەموو ملیۆنێرە ئەو هەموو خەڵکەی کە لە نێوان شەو ڕۆژێکە هەڵتۆقیون ئەی ئەمانە چیان بەسەر دێت و چۆن معالەجە کراوە لەو پرۆژە یاسایە کاک یادگار ئەوەی کە تۆ ئەڵی بابەتێکی واقعی و ڕاستە بەڵام لە شوێنی جیاوازە مەسەن خەڵکەی کۆمپانیەکی بۆ دانرا هیچ ناکات لە خاڵە سنووریەکان و تێ جیازی سۆنەر بۆ تۆ هەر سیارەیەکیت 40,000 لێ بسێنە ڕۆژی 1000 سیارەیەت 1040,000 لە ماینکان ملیۆنێک و 200,000 دلار یەک مانگ بۆ معلوماتی معاشی هەموو پەرلەمانتاران نیوەی ئەوە نییە یەک کەس خەڵکی وتیان نەخێتەوە بەس ئەم ئەیفۆڕەیە فرۆشی مانگی 6,000 ئەیفۆڕە فرۆشی یەکی بە 15,000 ئەوش مانگی ئەوە نەیە کە زۆرن لەوانە ئەوە هاوڕیانم لە کۆنتترۆلەوە پێمەڵێن ئەڵێن هەر کامێراکە دێتە سەر کاک عەلی کۆمێن دێڵن خاڵە سنووریەکان ئەوە چی بەسەرێت خاڵە سنووریەکان ئینشەڵا هیوادارین هەمووی هاوکار بێ خەڵکی کوردستان هاوکار بێ باوەڕکە من یەک نمونەی بەسیتی بۆیانمەوە بەس لە قاچاقچێتی جگەرە مەسوولم نەبڕەقەمە بەس جگەرە 19 بە بەراورد بە 18 لە یەک خاڵی سنووری 82 ملیۆن دلار کەمی کردووە بەهۆی ئەوەی جگەرە بە قاچاقێت لە یەک خاڵی سنووری یعنی من پێ دەوێت اختصاسێکی زۆر باشم وەرگووە پێم بڵێ لەکوێ ئەڵێمەوە گەندەڵی تیاکرێ ئەوە ئەمە من پێ دەڵێم خەڵکی کوردستان حەقی خۆیەتی بەخوا چاکسازی گەورە لەمان ناکرێ چاکسازی گەورە لە دۆسەی نەوت تاکرێ کابرات کۆمپانیایەکی سکیوریتی دانەوە کۆمەڵی خەڵکی گرتووە بە شێکشانهانەیە پۆلیس ئەو من مانگی 6 ملیۆن دلاریان دەسەکەوێت چاکسازی گەورە لە کۆمپانیەکانی خەدەماتی نەوت تاکرێت لە سیستەمی دارایی و بانکی و گەڕانەوەی پارەی نەوت و ئەو دۆسیانەیە کرێت چاکسازیکی هەمەلایەنە پێویستە ئێمە خۆمان تۆ لەوانەیە بڵێ چۆن بزانین خەڵک بزانێت چۆن بزانین ئێوە ڕاستەکەن ئێمەمانان ئەگەر لە موچەکەی خۆمانەوە دەستمان پێکرد کەس نییە لە دنیا زۆر دەگبەننەوەی حەزیان لە پارە نەبێت زۆر دەگمەنن ئێمە هاتوین ڕێک لە موچەکەی خۆبانەوە دەستمان پێکردووە جا ئەوەی 6 ملیۆن و 400 دەکا بە سفر یان ئەوەی 6 ملیۆن و 400 دەکا بە 1,700 بە دەنگدانی خۆی بۆ ئەوەی بدرێتە خانەنشینێکی لەگەڵ خانەنشینێکی نزم ئەمە لە ئەنجامی دانوسان و مفاوەزاتێکی دوور و درێژ دروست بۆ ئەم سیستەمەی کاک عەبدوستار تەرحی کرد ئەم سیستەمەی کاک عەبدوستار تەرحی کرد کە من زۆر پێم باشە ئەگەر ئەوەشی پێی باش نییە ئەتوانێت ڕەتی کاتەوە و کەس دەستی نەگرتووە هێنانە خوارەوە لە 180 بۆ لە 120 گەنج خۆزگە هەموو چاکسازی ئەوە نەبکرا خۆزگە نەوتیشەوەی تیا بکرا خاڵە سنووریەکان وەبەرهێنان ئەو ڕێژە گەورە بکرا کە لەمە هیچ جارێک دەستکاری موچەی پەرلەمانتار و خانشینەی کرابێ هەموو جارێ زیاد کراوە
ئەمە تاکەجارە بە ئەندازەیەکی زۆر بەرچاو و پەرلەمانتار هەڵسێتەوە لە قاعەی پەرلەمانە بڵێ من تەقاعودیم ناوێت دڵنیا بە ئەمە هی مزایدە نییە کاکی کەس نییە مزایدە بکە بە 6 ملیۆنیەوە تا ئەخیری تەمەنی تا ئەخیر مزایدە بەشتی ڕۆژانەوە کرێت ئەمە قوڵایی قەناعەت و باوەڕە ئەوەی ئەم قوڵایی و قەناعەت و باوەڕێ هەبێ من دڵنیام چاوپۆشی لە دزیەکی وەبەرهێنان و گەندەڵی و حزبەکەی خۆشی ناکە هی حکومەتیش ناکە من بۆ خۆم معاشە قانونیەکەی خۆم ڕەتکەمەوە بۆ چاوپۆشی لە گەندەڵی خەڵکی تر کەواتە سوپاس دەکەم مامۆستا ئەبوبەکر ئالێرەوە ئێوە لەگەڵ کام ڕەئیەن لەگەڵ ئەوەن کە خاننشینی نەمێنێ پێویستیان پێی نییە پەرلەمانتاران یان لەگەڵ ئەوەن کە وەکو کاگعەلی ئاماژەی پێدا ئەوەندەی لێی ئەکرێتەوە لێی بکرێتەوە ئێمە ڕێیەکانی خۆمان وتووە لە پەرلەمان باش لەگەڵ بەرکارکردنی یاسای خانەنشینی عێراقین ئەوەی عێراق بەڵێ لەگەڵ ئەوەین کە یەک یاسای خانەنشینی هەبێت لە فەرمانبەرێک تاوەکو سەرۆکی هەرێم لەسەر بنەمای ساڵانی خزمەت و تەمەنی خانەنشینی و بڕوانامە ئێمە لەم پرۆژەیە لەگەڵ کەمکردنەوەی موچەی خانەنشینی هەموو پلە باڵاکانین بە پەرلەمانتارانیشەوە لەسەر پێوەرەکانی عەدالەت لەگەڵ ئەوەیان کە فعلەن توێژەکانی خوارەوە بە تایبەتی کە باس کرا لە هۆڵی پەرلەمان خانەنشینانی مەدەنی و خاوەن پێداویستێ تایبەتەکان و دەرچوانی زانکۆ پەیمانگاکان و بە تایبەتی یەکەمەکان ئەمانە حسابیان بۆ بکرێ و تەن ئەو بڕگەی کە حەزەکەم لێرە ئەو قسەیە بکەمەوەی کە پەیوەندی بە دادوەرەکانەوە هەیە من بۆ خۆم 20 ساڵ خزمەتم هەبوو وەک پارێزەر وەک معاون قەزایی وەک محقق عەدلی دادوەر و داواکاری گشتی سنفێکی تایبەت ئەمە یەکەم سوڵتەیەکی سەربەخۆن ئێمە سەرۆکی هەرێم تا خوارەوە لەبەرەوەی لەژێر ڕقابەی پەرلەمان بەڵام ئەمان سوڵتەیەکی تایبەت بەخۆیان هەیە دووهەم ئەمانە عەدەدەکانیان زۆر نییە سێهەم ڕاستە دادوەری تیا هەیە تەنها بە مەحسوبیەت و بە تەسکەی حیزبی بووە بە دادوەر گوناهە بێڵی پێبێنێتە ناو هەموو محکەمەیەکەوە دادوەر هەیە کە لە وەرگانێکی حیزبیەوە ئەمرێکی بۆ دێ تەلەفۆنێکی بۆ دێ لە شوێنەکەیە لەرزێ دادوەری وا پیاویش هەبووە وا قارەمانیش هەبووە وەرگانێکی حیزبی مەسوولی حیزبیش بۆی کردووە دڕان من خۆم حاکم نەوزادێک ئەم هەولێرە بوو عەفومکە لەبەرەوە دادوەر و داواکاری گشتی هەموو ساڵ چەند مانگێک بێ بەحسێ بنووسن ئەنجا سنفەکانیان زیاد دەکا حاکم بۆی نییە بچێت لە چاخانەیەکە چایەک بخواتەوانێ ئەبێ ئەم سنفە جیاواز بێ مامۆستا ئەبوبەکر کۆتا پەیامتان سەبارەت بە بەیانی چی ڕوەدات و کۆتا پەیامی خۆتان بۆ هاوڵاتی بێت ئێمە ئەو بڕگانی کە لە قازانجی خەڵکایە لە قازانجی توێژەکەم دەرامەت و موچەکانی خوارەوەیە لە قازانجی هێنانەوەی عەدالەتایە دەنگ بەو بڕگانە دەینسبێنێ و ئومێدەوارین لە داهاتوە ئەو سێکتەرە گرنگانش چاکسازی تیا بکرێ و ئەبێ پەرلەمانتاران ئەگەر ئەو حکومەت بەڵێنەکانی خۆی نەبردەسەر لە داهاتوە ئەبێ هەموو گوشارێک بەکاربێنین لە بەردەم ئەو پەرلەمانە خێمە هەڵدەین بڵێ نەبێت لە نەوت و لە وەبەرهێنان و لە مساتەحە و لە داهاتی گومگەکانە بێت چاکسازی هەندێک خەڵکەڵێن دەنگ مەدەن من ئەڵێم ئەگەر دەنگ نەدەین ئەو 6 ملیۆن و 400 بە 6 ملیۆن و 400 دەم بەڵام بە دەنگدانێکەمە سفر ئەگەر دەنگ نەدەم واتە ئەو دایان هەزار خەڵکەی بە ناقانونی خانەنشین کراون وەک خۆی ئەمێنێتەوە ئەگەر دەنگ نەدەم واتە ئەو پاسەوانی بەرپرس و بەرپرسە باڵانەی هەیە لە 2000 و 3000 واتە نامەوێت چاک بکرێ ئەگەر دەنگ نەدەم واتە ڕازیم هەر هێزێکی ڕێکخرا و ڕێک نەخرا و سەر بەکوێ یەکەی ژمێریاری خۆی هەبێ و لەژێر ڕقابا بێ ئەگەر دەنگ نەدەم واتە لەگەڵ ڕێخستن سیستەمی موچەنیم ئەگەر دەنگ نەدەم بۆ ئەوەی پارەی بازرگان و ئەوەی لە 6 ملیۆن و 400 خۆمەی بڕم بخرێتە سەر خەڵکی ئەوەی کە موچەکەی کەمە بۆیە بە دڵنیاییەوە ئێمە لە پێناوی ئەما دەنگە دەین و بە شانازیەوە خۆمان بە خاوەنی ئەم پرۆژەیە زانین دوای ئەمەش دەسەکەین بە خاڵە سنووریەکان و دەسەکەین بەوە بەرهێنان و دەسەکەین بە نەوت لە کوێشە حکمت لە زانیمان کێ ڕێگریمان لێکە ئەڵێن ئەمە کابراایکی فاسدە گەندەڵە ناڵێ ئیسلاح لە وڵاتە کاگومێت هەر ئەو بابیکەم بە پرسیارێک بە زۆر بەخێرای وەڵام بیتەوە کەس هەیە ڕێگری بکات لەم چاکسازیە و کۆتا پەیامی خۆتان ئێمە دەنجی پێدەدەین پرۆژەی ئێمەیە و دەستبەرداری نابین سازش ناکەین و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو هەموو ئەو فیدباکانەمان وەرگرت ئەوانەی دژی وەستانەوە زەرمەندان بوون بە دڵنیاییەوە گیان لێ ناگرین ئەوانەی دژی وەستانەوە لەگەر ئەوە نەبوون ئیسلاح بکرێتن بە دڵنیاییەوە گیان لێ ناگرین ئەوانەی دەنجیان دەربڕی و ناڕازی بوون و خەڵکی عەوام بوون بە دڵنیاییەوە جێمان لێگرتن و هەندێک کەم و کوڕی هەبوو چارەسەرمان کرد بۆیە
بە شانازیەوە دەنجی پێدەدەین و بە ئینجازێکی گەورەشی دەبینین بە هیچ جۆرەکیش سازش ناکەین تایبەت بە پلە باڵاکانیش دوایین قسەی کە لەسەری قسە بکەم لە ڕووی ڕوحی ئەو بە مادەیەوە وامان لێ کردووە کە ئەنەمان نەما بێ بۆ نمونە ئەندامێکی پەرلەمان کە مامۆستایەکی زانکۆیە یان لە کارێکی دیکە هاتیە خانەنشینەکەی ئەگەر بە ئەندامەتی پەرلەمانی ئەوەی پێ ڕازی بێتن وەری بگری ببێتە خانەنشین بگەڕێتەوە کارەکەی خۆی 3 بەرامبەر و 2 بەرامبەر موچەی دەبێتن کەواتە هیچ کەسێک حاضر نیە دوو کەفائی بەشەریش زیاتر لە خزمەت دەبی گەنجەکان دەگەڕێنەوە سەکاری خۆیان ئەوەی تەمەنی تێپەڕاندووە ساڵانی خزمەتی هەیە 1000 جار پیرۆزوی بە جۆرێک خانەنشین دەکرێت. زۆر سپاس دەکەم کاک جەمال کۆتا پەیامی خۆتان. لێرەوە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕادەگەێنم ئەو 20 ملیارە یان 30 یان 40 یان 50 دیارنیە چەندە دەگەڕێتەوە خەزانەی حکوومەت چەندین ساڵە بەناڕێک و پێچی بەهەدەر درایە ئەوە بەیانی دەنجی پێدەدەین و دەیجێڕینەوە خەزانەی حکوومەت داواش لە حکوومەت دەکەین لە شوێنە زەرورەکان سەرفی بکە و حکوومەتیش هانە دەین ئیشارە دوای ئەو پرۆژەیە هەنگاوی چاکتریش بنێ بە ئاراستەی چاکسازی و سپاس. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک جەمال هەروتی سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کاک گومێت خۆشناو سەرۆکی فراکسیۆنی گۆڕان کاک عەلی حەمە ساڵح پارلەمانتاری یەکگرتووی ئیسلامی کوردستان کاک ئەبوو بەکر هەڵەدنی زۆر سوپاستان ئەەکەم سوپاس کە کاتی خۆتان بە ئێمە بەخشی بەو هیوایی وەڵامی پرسیاری هاوڵاتانتەندا بێتەوە هاوڵاتیانی ئەزیز بینەرانی خۆشەویست ئەمانە هەمووی پرسیاری ئێوە بوون من نووسیب نۆجگە لەوانەی کە لەسەر ئایپادەکە داخلم کردووە ئەوەندەی توانیم هەوڵم دا وەڵامتان بۆ وەربگرمەوە ئەوانەشی تایبەت بە مامۆستایانی گرێبەست و بابەتەکانی دیکە ئێمە لە داهاتوە دڵنیابن پشتگوێمان نەخستووە وەڵامتان بۆ وەرئەگرینەوە ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن بەو هیوایی کە توانی بێتم کورت و پوخت ئەوەندەی کات بواری پێداین وەڵام بۆ گومان و بۆ پرسیارەکانتان وەربگرمەوە تا بەرنمەیەکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن خواتان.